شنیارجان نازانم باسی چی دیکەت لە بۆ بکەم. دایکت هیچ بەهایەکی لە بۆ من بەجێ نەهێشت بوو. لە بیرمە جارێکیان لە ساڵان لە مانگان پێم گوت ئەفرەت 2 هاوڕێم هەیە با داوەتی ماڵەوەیان بکەم، چونکە من مەچی زۆری وانم کردبوو. هەر بۆیە پێم گوت بۆ نیوەڕۆ ئەو هاوڕێیانە دێنمە ماڵەوە خواردنێکی باش و پوختمان لە بۆ ئامادە بکە. کورە براکەم بەگوێ منەکەی تەلاقی بە خەڵک ژنی هەیە و تۆ ژانت هەیە ژانەمە بەڵای سەرتە. کورێمە کامەمان شانسمان هەبووە تا تۆ شانستە بێ. ئەزانم بە قوربانێ بم ئەمە بەڵای سەرە بەڵای سەر. کورە تەلاقی بە یەک چینی تێ هەڵە بینێرەوە بە ماڵی باوکی. ئەوەی تۆ بۆ یەکەی چ پیاوێگەی کات؟ لەم نازوونی ئەمەتایە هێشتا منەتەکا بەسەرتا تێیەڵە. دە باشە بە قوربانێ بم بڕۆ بەلای ئیشتەوە. خوات لەگەڵ خەفەت نەخۆی. ژنێ ئەو قسانە چێت بێ ئەوە چییە بوو؟ هیوای برامە گیری خواردو بەدە ژنەکەی و منیشتم کامە شانسمان هەبووە تا تۆ هەت بێ. وەڵا بەڕاز نەکەن ئەو گۆ زۆر بێشانسن. ئەی چێرەوە براشت کەسی نەدیتەوە ئەتوو نەبی نسحەتی بکەی دەدانیشە با بە وازیان لێبینە. وەرە بزانە چت پێ دەڵێم. بڵێ ئەو ڕۆکە دەمەیە بەدەست و پەنجە جوانەکانت یەک خواردنی زۆر جوان و بەتامانەوە دروستکەی. بۆ خێر دەمەیە مامۆستای هێمن و مامۆستاداری داوەت کەم پێکەوە نانەش پێکەوە خۆی. چ زەرور داوەتیان بکەین؟ چێوانە لە برای زیاتر لۆ بن. بە قورئان ئەمە زیاتر لە 10,000 15,000 لە مالیوانە داوەت بووە نانم خواردیە. دەزانی چەند ئەم نیا خۆش دێ؟ دەبا ئەنیش بزارێک بێنە مالی من نانی بخۆن. با بزانە ژنەکەم هەیە خزمەتم دەکا نازدارە ئاخر ناکرێن نا. باشە بەسەر چاو شنیارم حازر کردووە لەسەر ڕێی خۆت بگەێنە بۆ دەورە. بەسەر چاو بەس تو خواشە نزارم نەکەی ژنێ. باشە باش بێخەم. شەنیار کچی خۆم یاڵە با بڕۆین دێ. مەهابادگیان چۆنی؟ باشی؟ مێردەکە و باشتر بوو لەگەڵ تا؟ کچێ خەتای خۆتە 2 جار بەگوێی مەکە جا بزانە چۆن مەمنونتە بێتەوە. پیا وەکو هەویر وایە چۆن بیشێلیت ئاوا دەرەچێت. تۆ گوێ بگرە واز لەوە بێنە لەم 2-3 ڕۆژایەم بۆلات هەندێک خاڵ هەیە ئەی نووسمەوە بۆت خاڵ جێبەجێ بکە ئینجا بزانە چۆن ئەبێتە پەپولە لە بەردەمتا. باشە؟ فەرمون یا الله دە فەرمون دەی یا خۆ بەخێر بێت. زۆر سپاس مەمنون مامۆستا زۆر سپاس مەمنون. بڕوا بکە مامۆستا ئەوڕۆ گەلەگەلێک ماندبوون مراجعمان ئەوەندە زۆر بوو. والله ژانە سرم کرد ئەو مراجعەت سوولە براکە ڕجعاتان لێ دەکەم واز لە باسکردنی دایرەی بین ئێستا من لە مارێ نەبا موزعاتی خۆش والله ڕاست دەکەین. پر مامۆستا تۆ ئەو حەزێتە لۆ خوارد پێویستی بۆ ئەزیەتی نەدەکرد ها مامۆستا. کورە دەزانی ئەوڕۆ وەڵڵای تەلەفۆنیشانەوەکردن بۆتیان کورە نانی نەخۆی بریانێکی خۆشمان دروست کردیا. مامۆستا ئێمە بریانی چ حالی چ ئەتوو هێشتا خواردنی دەستی خێزانی من نەخواردیە زۆر زانایە تا تۆ ڕاوەستێ شەهلا یا خۆ بەخێر بێت یا خۆ ئەو هەجا بەجار سەردانیەتری بکەین براینە ئەرێ هۆ شەهلا دیارە زۆر سەڵقەرە بخۆم دەچم باشە ئەنگۆ دانیشت ماڵی خۆتانە دانیشت ئەستەغفیرڵڵا ماڵی خۆتانە دانیشت بەڕاستی پیاوەکی زۆر بەڕێز و محتەرەمە دڵێکی چاک. ئەرە وەڵڵا پیاوەکە جێگا شانازیە بەس بەداخەوە لەگە ئەو ژنە بێتاقەت بووە. کاکێ من ژنێ خراپ کارەساتە ژنێ باشیش نەعمەتە بیلفعل. نەرمینجان نزیکی گواستنەوەتە تۆ بە گوێی من بکە بەخوا زەرەر ناکەیت. خۆت نەیی بەدەستەوە ها زاڵ بە بەملیە ئەسڵەن هەرمەیە لە ماڵی باوکی و ئایلی توخنی ئەو ماڵی تۆ بکەون. جا بزانە یەک کێشە ئەکەوێتە ماڵە نە بەخوا ناکەوێت. دە باشە بە قوربانە بم دوایی تەلەفۆنی بۆکەمەوە باشە جارێ خوارد لەگەڵ خاتون دەتایی تێمگەینی لۆ هیچ خواردنەک لە متبەخێنیە بۆنی هیچ خواردنە چیش ناکەم. وەڵڵای ئەمڕۆوە مەشغوڵ بووم کێشەی ئەوم حەلە کرد هەر مەجالم نەبوو چێژ لێنم. یعنی دەتوێت ئێستا پێم بڵێ هیچ خواردنەکە دروست نەکردیا؟ نەوەڵڵا
بەس لە بۆی سوی چارەسەر و مشکلەی خەلکی بکەی ئەی چی پەنایان بۆ منە ناو خۆ پشتیان تێ ناکەم والله بابە ڕاست دەکەی کچێت و شێت یا لە تێ من شێتکەی ئەتو لۆ نای مشکلەی ماڵی خۆت هەڵکەی لۆ دەچی مشکلەی مایان ماڵی خەلکی وێران دەکەی ئێستا ئەمە چ بۆ میێوانانە بدێم والی ژۆرە دانیشت زۆر ڕاستە یە بڕۆ لە دەرەوە خواردن بێنەوەی خۆنەوە ڕۆنەوە تەواو ئەوە چارەسەرەکەیە هەی خوا لە ناوت بە ئەوە چارەسەرەکەیە ئخ لە دەستە تو ئاخ فەرماوە ئەستا دانش لەوە حادزی خێر کاک ئەرسلان چی بووە؟ واللهی چتان لێ بشار خێزان و خواردنی حەزر نەکردی نابڕێ خێر چ بوو؟ نەخسۆم دەرەسوێنێت وەچ چێ دەوام لە پاش تۆ مسەر و سڕاوکەتما و گۆڕی تەلەفۆنی لۆ برایەکەی کرد بوو هاتەوە هیچ بریتە خەسەخانە ئیلاجی پێویستیا وەرگتیە نازانم باشە کاکە چپەمە دەکری حازری نانانە دیگە ببینێ دکتۆر ئێستا؟ ڕاست دیگەڕێ ئێستا کە ژمانەی وەی نییە ئەمە نانی پێکەوە ناخۆین ئەو تەمەت ئەمە چنجسیکە یا من دەچمەوێن دەرێ هەرچی خواردنی باشە لۆتان دێن باشات باش ئێستا سەحەتی کووە پێمان برێ ئەوە لە ناو جێکە تێ بەتانەی بە خۆی دادایە ئەوەندە مادی و هیلاکە نوقی لێوە بەخێر بێن عافێتان خدا شفات بدە یا ڕەبی سەلامەتێک وتان زۆر نەخۆش بووی ناوەڵا نەخۆش نییە نەخۆش نەبوویەتی ناوەڵا نەخۆش نەبووی ناوەڵا یارە ئەمن نەخۆش بووم زۆر ڕاست دەکەی ئەمن نەخۆش بوومە جەوتنێ زۆر داوای لێبوردن لە مدیرە تا فەڕاشش دەکەم داوای لێبوردن لە گۆشت دەکەم هەستە برایەکانم ئەو گۆ بڕۆن بەس داوای لێبوردن لەو ژنەی ناکەم ئەمن دەزانم چکو لەگەوەی هەڵسو کەوت دەکەم فەرمون ئێستا بڕۆنەوە مامەستا هەر جۆشمە دێ ڕۆ پێش بکە ڕاوەستە تو مامەستا کچم دایکت هاوسەرێکی زۆر خراپ بوو بۆ من هەموو بەیانێن کە دەچوومە دەواو نانی پێ نەدام بە بێنان دەچوو هەر بۆیە هەموو فەرمانبەرەکان گاڵتەیان پێدەکردم ڕۆژێکیان ئاگایان لە من نەبوو گوێم لێ بوو بە گاڵتەوە دەیانگوت ژنەکەی ئەرسەلانی لە پیاوەتی خستووە یەکێکی کە لەولاوە دەیگوت ئەرسەلان چۆن منداڵی بووە ئەوی دیکەش دەیگوت بازی ئەرسەلان هیچم ئەو قسانم کە گوێ لێ دەبوو هاگرم تێبەردەبوو جۆم لە قرچە قرچی دڵم دەبوو لە ناخەوە تێک دەشکام چ بکەم هەر خۆم دەخواردەوە تا ڕۆژێکیان جەڵتەلی دام و لە پەل و پۆی خستم کەچم ئیتر من ڕۆیشتم و خۆشیم لە ژیان نەدیت هیچ کاتێک هەستم بە گەوری خۆم نەدەکرد هەمیشە بە بڵچوچی لە منیان دەڕوانی دەزانم کچەکەم ئێستا بە چاوێکی پڕفرمێسکەوە چەندین پرسیار لەلا دروست بووە کە دایکت بۆچی منی خۆش نەدەویست کچم دایکت خۆت دەزانی لە خانەوەدا دەوڵەمەندەکانی شار بووم لە هاوتای خانەوادەکەی من نەبووم بەڵام من بەرەنگاری چارەنووسی خۆم وەستامەوە سۆز زاڵ بەسەر عەقڵم کچەکەم سۆز وازم لێ نەدەهێنا وەک تارمایەک لە هەموو شوێنێکەوە بە دوای دەکەوتم ئەو لە چێ بایە من لەوێ بووم تا ڕازی بوو شوم پێ بکات ئیتر وامزانی خۆشبەختی ڕووی تێکردم بەڵام ئاخ نەمزانی بەدبەختی و نەکبەتی بەڕۆکی گرتووم کچی شیرین دەمەوێت تێبگێت خۆشەویستی تاک لایەنە سەرکەوتو نییە دەبێ ژیانی هاوسەرگیری هاوتای خۆت بێت ئەجینا وەک منتان بەسەر دێت کچەکەم دەزانم دایکت زۆر خۆش دێت بەڵێ ئاگدارم و دەبێت تا مردینیش خۆشت بێت تکات لێرەکەم بمرە بۆ دایکت بەڵام پەروەردە ناشرینەکانی وەرمەگرە جگەر وەشەکەم کچۆڵەی ئازیزم پیاوان هەمیشە حەز بە شکۆ دەکەن خۆیان دەوڵەمەند دەردەخەن ئەگەرچی بۆ ڕۆژێکیش خاوەن سامان نەبوون تکات لێ دەکەم ئەو ئارەزوەی وێران مەکە و ڕێزی لێ بگرە بە سۆز و جوانی و ڕۆژ مامەڵەی لەگەڵ بکە باشە کچەکەم ئای کچەکەم ئای دەبێ ئەوە باش بزانیت پیا و هەمیشە شانازی بەوە دەکەت کە هاوسەرەکەی خۆشی بێت بۆیە سوور بە لەسەرە خۆشەویستی و بەردەوام بۆی دەرببڕە لە بیر نەکەی بینای چاوانم
یا و هەمیشە شانازی دەکەن کە هاوسەرەکەیان ڕێز لە خانەوەدەکەیان بگرن. تۆش واوە بە جوانی هەڵبس و کۆتیان لەگەڵ بکە. جگەر گۆشەکەم، ئەگەر هاوسەرەکەت تووڕە بوو، تۆ بە باوەش هەڵچوونەکانی دامرچێنەوە. ئەگەر هەڵەی کرد بە ئارامی هەڵەکە چارە بکە. ئەگەر شکستی هێنا و کەوت، تۆ لە پشتی بە و هەلیستێنەوە. تۆ دەتوانی ببی بە تاجێک لە گەوهەر و بدرەوشێتەوە. لە هەمان کات دەشتوانی وەک دڕچێک بیت و بەسەر دڵیەوە. بەڵام کچم تۆ وەک دایکردمە بە تکات دێرەکەم. تۆ ببە بە دەریا، ئەو دەبێت بە شەپۆ. تۆ ببە بە ئاسمان، ئەو دەبێت بە زەوی. کچ خۆم ڕوا بکرد لێ کوڕێکی باشە. ئەگەر دەتەوێت لە دەستی نەدەیت، دەبێ هەموو ئامۆژگاریەکانم وەرگری. ئەوەی دایکت لەگەڵ منی کرد بەرامبەر ئەو دووبارەی نەکەیەوە. ئیتر کچم لە کۆتاییدا هیوای ژیانێکی ئاسوودە و سەرفرازت بۆ دەخوازم.